یانەی ئاشتی توانی گورزێکی کوشندە لە یانەی سیروانی نوێی هاوشاری بدات کاتێک کە ئەرچی ئەو یانەی قورستر کرد بۆ سەرکەوتنەوە بۆ خولی نایابی کوردستان دوای ئەوەی یاریەکەی بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە بەرژەوەندی یانەی ئاشتی کۆتایی هات. هەفتەی سیانزەی خولی پلەیەکی یانەکانی کوردستان کۆتایی هاتوو یانی ئاشتی یانی سیروانی نوێی زیاتر دوورخستەوە لە سەرکەوتنەوە بۆ خولی نایابی کوردستان. یاریەکە گرنگ تایبەتی بۆ یانی سیروانی نوێ هەبوو لەبەر ئەوەی بردنەوەی لەو یاریەدا زیاتر نزیکی دەکردەوە لە سەرکەوتنەوە بۆ خولی نایابی یانەکانی کوردستان. یانی ئاشتی سودمەند بوو لە هێرشەکان کاتێک لە خولەکی 11دا یاد کەمال توانی گۆڵێک بۆ یانی ئاشتی تۆمار بکات هەرچەندە دوای ئەو گۆڵە یاریزانانی سیروانی نوێ دەستیان بەسەر یاریەکەدا گرت بەڵام نەیانتوانی سود لە هێرشەکان ببینن. هەر لەو جەمەشدا ناو بژیوان لێدانێکی سزای بۆ یانی سیروانی نوێ ژمارد بەڵام شاکار سدیق نەیتوانی سەرکەوتوو بێت لە جێبەجێکردنی لێدانەکە و ئەو جێمەش بەو تاکە گۆڵە بەسووتی یانی ئاشتی کۆتایی هات بەڵام بە پێچەوانی بۆ چوونەکانەوە لە خولەکی 63دا محەممەد تورکی توانی گۆڵێکی تر بۆ یانی ئاشتی تۆمار بکات هەرچەندە دوو خولەک دوای ئەو گۆڵە شاڵە و عەباس گۆڵێکی بۆ یانی سیروانی نوێ تۆمار کرد بەڵام بە پێچەوانی بۆ چوونەکانەوە جارێکی تر لە خولەکی 82دا سەرکەو عەلی گۆڵێکی تری بۆ یانی ئاشتی تۆمار کرد بەمەش یاریزانانی یانی سیروانی نوێ لە بردنەوەی یاریەکە بێهیوا کرد هەرچەندە لە خولەکی 88دا جارێکی تر شاڵا و عەباس گۆڵی دووەمی خۆی ویانەکەی بە لێدانی سزا تۆمار کرد بەڵام نەیتوانی ڕێگر بێت لە سەرکەوتنی یانی ئاشتی و لە کۆتاییشدا دوای 4 خولەکاتی زیاد کرا و ناو بژیوان پیکێ کۆتایی یاریەکەی لێدا و یاریەکەشە بەرژەوەندی یانی ئاشتی بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ کۆتایی هات. دوای تەواوبوونی یاریەکەش خەسرەوگرون ڕاهێنەری سیروانی نوێ سەبارەت بە دەنگۆی فرۆشتنی یاریەکە لەلایەن یانی ئاشتیەوە بە یانی سیروانی نوێ و هەروەها ئاست و ئەنجامی یاریەکەش بەم شێوەیە بە دەستگاکانی ڕاگەاندنی ڕاگەیان. یانی ئاشتی یاریکی باشی ئەنجاماوە بەداخەوێمە نەمانتوانی بردنەوە دەستە بەرکەین و ئێمە یاریەکە بەڕاستی شاری سلێمانی ئەوەتی هەیە بەوە بەناوبانگەیانەکانمان نەیاریمان ناو بە یەکتری و نە بە هیچ جۆرێک بە درێژایی مێژوو نمونەیەکمان لەبەر دەستانێک کە خوا نەخواستە یاریەک فرۆشابیان کرابێ بەداخەوە دوێنێ شەو پێش ئەنجامدانی یاریەکە ئێمە کاکیوای مەلاقەدر لە کەناڵی بەڕۆحی وەرزشی هیوادارم خۆشی بەڕۆحی وەرزشی وەریگرێ نەختێک پاڵنیا بە سەرۆکی نادی و یاریزانەکانی ئەوانە بە حسابم یاری فرۆشاوە بڕوا بکەن بە چاوی کاگیوە بە چای ئێوەش نەیاری فرۆشاوە نەم حاولاتکردن هیچ شتێک بەس ئەم بردنەوەی یانی ئاشتی پێشەشکم بە هەیەی کاگوای مەلاقەر کە شاری سلێمانی بە نمەکسوێری بەناوبانگی کێسە لەوێ دانیشتووە چەندین حاڵەتی نێگەتیڤێ باسی ناکە ئەو ڕۆژە یاری ئێمە ئاڵا دوای یاریەکە سەد قسەی ناشیمان پێوتراوە بڵاوی ناکات دۆ خۆی لێکە ڕێکا بەس خۆی مادا بۆ مەکەماکە ڕاگەاندنەکانش هەمیشە ڕاگەاندنە دوو ڕۆڵەگیرە ڕۆڵی ئەکتیڤ ڕۆڵی نێگەتیڤ نەک ڕۆڵە نێگەتیڤەکە هەڵبژێرێ بۆ ئەم یاری حەساسە بوو بەهۆی تەکدانی یاریەکە لە ئێمە بەڕاست. لە بەرامبەریشدا ڕاهێنەری یانی ئاشتی بەم شێوەیە باز لەو دەنگۆیانە دەکات کە یانی ئاشتی یاریەکەی دابێت بەیانی سیروانی نوێ و هەروەها ئاستی یاریەکەش. وڵی یاریەکە خۆی وەڵامە پێویست ناگە من وەڵامیان بۆمە خۆی یاریەکە بۆ خۆی وەڵامێگەل لەسەرەوەی کە چی یانی سیروان چی یانی ئاشتی ئەو شتانەیە یانی شتێک ڕووی نێەوە لەو بینەیە بە یاری ئێمە وەڵامەکەمان ناودو کە یاریەکە کۆتایی هاوتر تۆ وەڵامەکە لای هەموو خەڵکە و لای ڕۆژنامەنووسەکە خۆشێتی. بۆ بردنەوەی یانەی ئاشتی بۆ خاوەنی 18 خاڵ و لە پلەی هەشتەمی ڕیزبەندیدا خۆی دەبینێتەوە و یانی سیروانی نوێش بە 24 خاڵ هەر لە پلەی دووەمی خولەکەدا مایەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.